دکتۆر توانە فەرهاد بەڕێوەبەری چاودێری و تەندروستی و سەلامەتی خۆراکەکەین کە میوانە ئەم بەیانیە لەگەڵمان بەخێربێت دکتۆر. سپاس بۆ جەنابەت. جارە پێش هەموو شت دکتۆر ئەو کارەی کە کابینەی نوێم کردوێتی لەسەر بەرهەمە ناوخۆیەکان و زیاترکردنی بەرهەمە ناوخۆیەکان و ئەو خۆراکانی کە لە هەرێمی کوردستانە چ کوالەتی کۆنتترۆڵێکی هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە دواچوونی بۆ ئەکا بە بەردەوام بۆ ئەوی کە هاوڵاتیانمان هەمیشە تەندروست و سەلامەت بن. سەرەتا بەیانیتان باش بەیانی سەرجەم بینەران و بیسەرانی کوردستان 24 باش لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە بەرهەمی ناوخۆی گرنگێکی زۆری پێدراوە. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی کاروباری پاراسی تەندروستی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بەشی چاودێری تەندروستی سەلامەتی خۆراک هۆبەیەکمان هەیە پێی دەڵێن هۆبەی کارگەکان. لەم هۆبەیە مۆڵەتی تەندروستی بەو کارگانە دەدرێتن کە لە بابلێن لە سنووری شاری هەولێر دروست کراون و بەرهەمی خۆمانە پێشکەش بە هاوڵاتیان دەکەین. سەبارەت بە کارگەکانی ئاو بە نزیکەی 15 کارگەی لە بوتڵکردنی ئاومان هەیە لە سنووری شاری هەولێر و لە هەمان کاتیشدا سەبارەت بە کارگەی بەرهەمە شیرەمەنیەکان نزیکەی 16 بۆ 17 کارگەی بەرهەمی شیرینەمەینە هەیە. ئێمە وەکو چاودێری تەندروستی تیمەکانمان هەفتانە نمونە لەم کارگانە وەردەگیرێت و دەبرێت بۆ بەڕێوەبەرایەتی تاقیی تەندروستی گشتی بۆ پشکنینی و دڵنیایی لە کوالەتی بەرهەمەکە. باش دکتۆر بێگومان ناتوانین بڵین تەواوی ئەو کەرستانی کە لە نەک هەر هەرێمی کوردستان لە هەر وڵاتێکی دیکەش کە چەندە کوالەتی کۆنتترۆڵی بەرز بێت تەواوی ئەو ستانداردە جیهانیانە لە تەواوی بازاڕەکان ببینرێت. بێگومان لەم لاو لەولا کۆمەڵە بەرهەم هەیە کە بە پێی ستانداردە جیهانیەکان نین. بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە و بەرهەمی خودی خۆمانە بۆ نمونە ئەم دەفرانەی کە ماستی تێکرێت و خامەی تێکرێت و پەنیری تێکرێت کە بەرهەمەکانی شاری خۆمانە. دەمێ باسی ئەم دەفرانەمان بۆ بکەن لە چ جۆرە کوالەتیەکی پلاستیک بەکار هاتوو بۆی کە هاوڵاتیان دڵنیاییان هەبێت، چونکە ئێستا زۆربەی هاوڵاتانی هەرێمی کوردستان ڕۆیان کردو لەوەی کە بەرهەمە خۆماڵەکانی خۆمان بەکارهێنن هەر زمانی کوردی لەسەر ئەبینیت تر دڵە ئیسراحەتەکە ئەزانی بە زمانی کوردی لەسەری نووسراوە، بەڵام ئێوە دڵنیاش بێت لەو دەفرێکە ئەو خواردنی تێ هەڵگیراوە. سەبارەت بە و کارگانەی کە با بڵێن بەرهەمی شیرەمەنی بەرهەم دێنن و دەچێتە ناو بازاڕەکان هەرێمی کوردستان، ئەو کارگانە سەرجەم مۆڵەتی تەندروستیان لە ئێمە تۆمار کردووە، سەرجەمیان بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی دەبێت کار بکەن. لەو چەند ڕۆژەی دوایە دیار بوو لە چەند کەناڵێک بەرنامەیەک کرابوو کە ئەو پلاستیکانە با بڵێن لە ڕووی کوالەتیەوە خراپە. ئێمە دڵنیایی دەدەینە هاوڵاتیانی شاری هەولێری خۆشەویست و هەرێمی کوردستان کە ئەو بەرهەمە ئەو کارگانە کە مۆڵەتی تەندروستیان وەرگرتووە بەرهەمەکانیان دەخچێتە ناو بازارەوە سەرجەم لە ڕووی کوالەتی ئەو بەرهەمەی کە تێدەکرێتن لە ناو ئەو سەتڵە با بڵێنە ناو ئەو قوتوانە کوالەتیان زۆر بەرزە بە پێی ستاندەرتی جیهانی دروست کراون. ئەو سەتڵە پێک هاتووە لە مادەیە کە پێی دەگوترێتن پۆلی پرۆپلین. بە چی بزانین هاوڵاتی لە کۆ بیبینێت چی نیشانەیەکی هەیە کە بزانێ ئەوەی ڕاستی بێت ئەو کارگانەی کە با بڵێن ئەو سەتڵانەی کە لۆگۆ و ژمارەی مۆڵەتی تەندروستی لەسرە سەرجەمیان ڕێگە پێدراوە، چکە وەزارەتی تەندروستی بە هیچ شێوێک ڕێگە بە کارگەیەک نادات کە پلاستیکێکی وا بەکاربێنێت کە شیانە بێت بۆ هاوڵاتیان بۆ خواردنی کە بەرهەمەکەی تێدا دەکرێت. چونکە دواتر زۆر ناڵۆژیکیە تۆ بەرهەمێک بە فول کوالەتی بەرهەمە هێنیت تەندروستە بە سوودە بۆ هاوڵاتی لە شیری خۆماڵیە لە با بڵین لە ناوخۆ دروستەکە دواتر بیخرێتە دەفرێکەوە کە کوالەتی نەبێت پێگومانە بە هەردووکی لە یەک ئاستا بێت. هەروەکو گوتم کە ئەم پلاستیکە لە مادەیەک پێکاتوە پێی دەگوترێتن پۆلی پرۆپلین. ئەم مادەیە لە جیهان ڕێگەی پێدراوە و هیچ کێشەیەکی نییە ئەگەر سەیری بکەن بەڵام بە شێوەیەکی بەرجەستە بەڵێ نووسراوە کە PP5 لە ڕووی کوالەتیەوە ڕێگە پێدراوە کە بەرهەمی شیرەمەنی بخرێتە ناو ئەو سەتڵا بۆ بەکارهێنانی بە هیچ شێوەیەک ڕێگری نەکردووە کە با بڵێن لە ڕووی کوالەتیەوە خراپ بێتن.
بەڵام دەبینین زۆر جار کە سەتڵێکی تر هەیە ئەو سەتڵی کە بوونی هەیە لە بازار بەڵام بە شێوەیەکی کەم مەبەستت ئەوەیە کە بۆ نمونە ئەمە کارگە نییە بەڵێ بزەوت ماڵێکیان لە گوندەکان زیاتر ئاژەڵداریەکەن هەر لەوێ شیر و ئەم پلاستیکانە تاکو ئێستا یەکلایی نەکراوەتەوە با بڵێن پشکنینیان بۆ نەکراوە کە بزانین لە ڕووی کواڵیتیەوە شیاوە یاخودنا ئەویش بە حاڵەتی زۆر کەم لەبەرەوەی تیمەکانمان لە چاودێری تەندروستی سەرجەم ئەو مارکێت و ئەم شوێنانەی کە بەروبوومی ئاژەڵی وەکو بەرهەمی ماست و پەنیرۆوانە دەفرۆشن ئاگادار دەکرێنەوە کە بە هیچ شێوەیەک نابێت بەرهەمێک بێنن کە هیچ لۆگۆیەکی پێوە نەبێ مۆڵەتی تەندروستی نەبێتن. دکتۆر ئەمە سەبارەت بە مارکێتەکان سەبارەت بە هایپەرمارکێت و سوپەرمارکێتەکان. بەڵام ئەوەی کێسە باسمان کرد لە گوندەکان هیچ پلانێک هەیە کە بۆ نمونە بەڕێوەبەرایەتی چاودێری و تەندروستی خۆراک بەسەر ئەو گونجانەیە لیژنەیەکی هەبێت بزانێ ئەوانەی کە ماست و پەنیر بەرهەمێنن سەردانیان بکات ڕێنماییان پێ بدات یاخود پێیان بڵێت بۆ نمونە ئەم جۆرە سەتڵەمان هەیە ئێوە ئەتوان بەکاری بنن بە نرخێکی کەمتر بیان دەرێت چه هەنگاوێکتان داوە؟ بەڵێ لە بەنزیکەی 2 ساڵ بەر لە ئێستا لە کۆتاییەکانی 2021 وەزارەتی تەندروستی ڕێنماییەکی دەرکرد بۆ ئەو شوێنانەی کە با بڵێن شوێنی دروستکردنی ماستە کە بکرێن بە کارگە بەڵام بۆ ئەوەی کارگرانیان لەسەر بارگرانیان لەسەر دروست نەبێتن لەسەر ئەو کەسێک کە با بڵێن ئەو شوێنەی هەیە بە ناوی کارگەی بچووک وڵاتیان پێدەدرێتن وردە وردە لە 2021ەوە تاکو ئەم ساڵیش سەرجەم ئەو شوێنانێک کە پێشووتر وەکو شوێن با بڵێن کاریان کردووە و ماست و پەنیرۆوانیان بەرهەمهێناوە مۆڵەتەکانیان دەگۆڕم بۆ مۆڵەتی کارگەی بچووکی بەرهەمهێنانی با بڵێن ماست و شیر و پەنیرۆوانە بە پێ ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی. باشە دکتۆر هەمیشە لە نەنک و باپیرەکانمان یان باوکو و دایکمان ئەوە بیستنیڵە تەماتەی جاران چەند خۆش بوو باینجانی جاران چەند خۆش بوو مەوادی کیمیایی زۆر کەمتر بوو سەمادی زۆر کەمتر لێ ئەدرا ئەمە بێمە سەر باسی وزارەتی کشتتوکاڵ وزارەتی کشتتوکاڵ زۆر کاری کردووە بۆ ئەوەی کە کەرتی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان هەم بەرەو پێشەوە بچێت هەم بەروبوومەکانی ئەمە هەناردەی دەرەوە بکرێت و بەشی ناوخۆش بکات دەمەوێت سەبارەت بە کوالێتێکی چونکە ڕەنگەوان لە ڕووی تەمەنەوە حەز بە زەمەنی جاری جاران بکەن باسی خواردنەکانەکە نەڵێن خۆشە بەڵام لە ڕووی کوالێتی و کوالێتەکانیان ئێستا باشترێکە یاخود چاودێری ئەو کوالێتێک کراوە کە چ جۆرێک سەمادێکی کیمیایی پێ بدرێت تا چەند ڕێژەکەی پێ بدرێت ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ بەرهەمێکی دەرەوە هی خۆمان تەندروستتر و ئۆرگانیکترە لە چاو بەرهەمەکانی تر بە تەکید بەرهەمەکانی خۆمان زۆر زیاتر تەندروستترن ئەمە لە شاری هەولێر چەند کارگەیەکی ئاوە تەماتەمان هەیە هەر دوێنێکە یەکێک لەو کارگانە داواکاری پێشکەش بە بەڕێوەبەراتیمان کرد بۆ ئەوەی بڕێک لەو بەرهەمەی هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستان بکات ئەمەش بە خۆشحاڵیەوە لە کابینەی نوێی محکومەتی هەرێمی کوردستان بەرهەمی هەناردەکردن بەرهەمی خۆماڵەکە هەناردەی دەرەوەی وڵات دەکرێت بە بڕێکی یەکجار زۆر پێشکەوتووە. باشە ئەو پشکنینە تاقیگەیانەی کە بۆ خۆراکەکان ئەکرێت بۆ نمونە کارگەیەکی نوێ دەئانرێت پشکنینێکی تاقیگەی بۆ خۆراکەکان ئەکرێت ئەو ستانداردانی کە لە تاقیگەی خۆراکی هەرێمی کوردستانی هەمان ستاندارد و هەمان ئەتوانین بڵێن ئەو ئامێرانە بەکارهاتوون کە لە وڵاتە پێشکەوتەکان هەن بەڵێ کەمێ باسی تاقیگەی خۆراکمان بۆ بەڵێ بە دنیای ئەمە بەرەوبەرایەتی گشتی تاقیی تەندروستی گشتی مان هەیە لەگەڵ تاقیگەی دیوانی وەزارەت ئەو بەرهەمانەی کە با بڵێن لە شاری هەولێر کارگەکان یان بەرهەمە خۆمانیەکان یاخود بەرهەمەکانی تریش کە هاوردە کراوە بۆ هەرێمی کوردستان سەرجەم لەم دوو تاقیگەیە پشکنینیان بۆ دەکرێتن لە ڕووی کوالیتی ئەم تاقیگانە بە شێوەیەکی ستاندەرتی جیهانی دروست کراون سەرجەم ئەو پشکنیانەی کە پێویستە بۆ بەرهەمەکە لە ڕووی پشکنینی کیمیایی و لە ڕووی پشکنینی بایۆلۆجیەوە بۆیان دەکرێتن و نەتیجەکانی دەتوانم بڵێم زۆر بە وردی دەرەنجام نەتیجەکەی بۆمان دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئێمەش بەدەداچوونی بۆ بکەین سەبارەت بەو پلاستیکانە ئەوە تایبەتمەندی عراقی و زیاتر تایبەت بە دەستەی پێمانە سازیە کۆنتترۆلی جۆری ئەوان با بڵێن لە سنوورەکان پشکنینی بۆ دەکەن کە دەبێت ماوەدە سەرەتایەکانی لە هەرێمی کوردستان هەنیا لە دەرەوە دەهێنرێت
بەشێکی لە دەرەوە دەهێنرێت و بەشێکیشی لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێتن. مادە سەرەتایەکەی هەروەکو گوتم کە پێکاتوە لە پۆلی پرۆپلین، ئەمادەیە بە شێوەی وەکو تۆزێک با بڵێن گەورەتر لە وردیلەی گەورە پێک هاتووە. لێران لە کارگەکانی خۆما وەکو کارگەی بەرهەمهێنانی شیرەمەنیەکان ئامێریان هەیە بۆ ئەوەی کە ئەم سەتڵە دروست بکەن، بەڵام ئەمەش تاکو ئێستا بە شێوەیەکی کەمە بەو هیوای لە داهاتوودا بتوانێت کە ئەم سەتڵانەش لە هەرێمی کوردستان بەرهەم بهێنرێت. باشە. کەمێکیش باس لە گاوداریەکان و پەلەوەر ئەو شوێنانی کە پەلەوەری تیا بەخێو ئەکرێ بکرین. چۆن هەماهەنگیتان کردووە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ بۆ ئەوەی کە ئەو خواردنەی ئەدرێت بەو با بڵێن لە گاوداریەکان ئەدرێت بە ئەو ئاژەڵانی کە لە گاوداریەکان یاخود ئەو پەلەوەرانی کە دەواجنەکانن بۆی کە کواڵێتی ئەو گۆشتە کواڵەتێکی باش بێت تەندروست بێت، چکە زۆر جار ئەترسین ئەبیستین ئەو مریشکەی کە لە وڵاتانی دراوسەوە دێت ئەڵێن پرۆتینێکی زۆری پێدراوە و لە ڕووی تەندروستیەوە باش نییە. دیسانەوە ئەمانە هەر لە تاقیگەی خۆراک لە دوایەوەی کە بۆ نمونە لە کارگەیەک لە گاوداریەک سەربڕخانەیەک ئەهێنرێت تاقیکان بۆ تاقیکردنەوەیان بۆ ئەکرێت چۆنن و کوالەتیان چۆنەوانی کە لە هەرێمی کوردستان. ئەم بابەتە زیاتر پەیوەندی بە وەزارەتی کشت و کاڵەوە هەیە. ئێمە لە هەرێمی کوردستان چەند کارگەیەکی ئالیکی ئاژەڵمان هەیە. ئەم کارگانە سەرجەمۆڵەتی ڤێتەرنەریان پێدراوە بە پێی ڕێنماییەکانی وەزارەتی کشت و کاڵ کار دەکەن و بە دڵنیاییەوە ئەوانیش تاقیگەی تایبەت بەخۆیان هەیە کە ئەم ئالیکە پێش ئەوەی بدرێت بە ئاژەڵان پشکنی بۆ بکرێتون دەوری کوالەتیەوە بزان کە دروستە یاخودنا. باشە. بۆ نمونە ئێستا کارگەیەکمان لە هەڵەبجە هەیە، بۆ نمونە کارگەیەکی ترمان لە دهۆک هەیە، ئاکرێ هەیە. تەواویان سەرجەم ئەبێ بێن لە تاقیگەی پشکنینی خۆراک لە هەولێر تاقیکردنەوەیان بۆ بکرێت یاخود لەوێ ئەتوان هەر لەوێ سەمپڵەکانیان لێ وەربگرن و لەوێ بە دنیایەوە لە هەر شارە و تاقیگەی تەندروستی گشتی لەو شارەبوونی هەیە و هەر لە هەمان شار با بڵێن پشکنینی بۆ دەکرێت و ئەنجامی پشکینەکەی پێدەدرێتەوە. بەڵام پێم خۆش بوو باسی بابەتێکی تریش بکەین کە ئەو بوتڵی ئاو بێگومان ئێستا بڕێکی زۆر با بڵێن شێوە پەرداخەکەی چ ئەوەی کە 1 لیتر و 2 لیترە. بەڵێ ئەمە لە شاری هەولێر 15 کارگەی لە بوتڵکردنی ئاومان هەیە، سەرجەمیان مۆڵەتی تەندروستیان پێدراوە بە پێی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی کار دەکەن و بە شێوازێک ئەم ئاوا با بڵێن فلترێشن دەکرێتن، فلتەر دەکرێتن کە بە پێی ستاندەرتی جیهانیە تایبەتمەندی عراقیە کە ئۆزۆن بەکاردێت. دیار بوو لە چەند بەرنمەیە کە باسەوە کرابوو کە ئۆزۆن کاریگەری هەیە و باز لەو بابەتانە کرابوو یاخود ئەو پلاستیکی کە ئاوەکەی تێدەکرێتن شیاو نییە. ئێمە بە هەموو شێوەیەک دڵنیای هاوڵاتیان دەکەینەوە کە ئەوم پلاستیکە کە ئەومیان پێکاتۆ لە مادەی پۆلی ئیثیلین کە ئەم مادەیەش ڕێگە پێدراوە لە هەموو جیهان و سەبارەت بە با بڵێن تاقیمکردن و فلترێشنی ئەم ئاوا کە بە چەند قۆناغی دەڕوە زیاتر لە 6 بۆ 7 فلترێشن دەکرێتن. کلۆری ئاوەکە با بڵێن کلۆری تێدا بێ کلۆرەکەی لێ سەحب دەکرێتەوە پاشان کە ئۆزۆن بەکاردێتن بۆ تاقیمکردن و کە ئۆزۆنیش 99.9 دەتوانم بڵێم سەرجەم ئەم بەکتریا و ئەم زیندەوەرە بچووکانی کە با بڵێن لە ناو ئاوەکە بوونی هەیە دەکوژێت و ئاوەکە شیاو دەکات بۆ خواردنەوەی. باشە دکتۆر بۆ نمونە باسی ئەو بتڵانەمان کرد کە ئێستا خەڵکێک بەکاری هێنێت چ بتڵە گەورەکان کە ئەخرێتە سەر ساردکەرەوەی ئاوەکان و کوبوونەوەی ئەم مادە پلاستیکیانە توانی ئێوە هەماهەنگی بکەن کارێک بکەن بۆ ئەوەی کە دیسانەوە ڕیسایکڵین بکرێن و یاخود ناکرە ڕیسایکڵین بکرێنەوە چ ئەو شوشە شیرانەی کە ئێستا بەرهەمی شیری خۆماڵیمان هەیە لە هەرێمی کوردستان بتڵە شوشەکان فڕێ ئەدرێت هیچ ئەوە هەبووە هاوکاری بکرێت داوای ئەوە بکەن دیسان هەمان بتڵ کە خانەوادەکان بەکارێن و بیدەنەوە بە هەمان هایپەرمارکێت و سۆپەرمارکێت بیگەڕێنەوە بۆ کارگەکە بشۆرێت دیسان بەکاربێنرێت. بەڵێ ئەم بابەتە ئەمە دروستە پەیوەندی بە
وەزارەتی بازرگانیەوە هەیە ئێمە بەدادا چوومان بۆ کردووە زیاتر لە با بڵێن چەند کارگەیەکی ئاو کە ئەم بوتڵەی ئایا دەگەڕێتەوە بۆ ریسایکلینگ کە دووبارە بەکاربهێنێتەوە بە خۆشحاڵیەوە ئەوانش گوتیان کە چەند کارگەیەک بوونی هەیە لە هەرێمی کوردستان کە دووبارە ئەم پلاستیکە با بڵێن بە ڕێگەیەکی زانستی ڕسایکل دەکرێتەوە دووبارە دەتوان بەکاربێتەوە. بەڵێ ئێمە زۆر سپاس دەکەین دکتۆر توانە فەرهاد بەڕێوەری چاودێری و تەندروستی و سەلامەتی خۆراک کە لەگەڵمان بووی ئەم بەیانیە دڵنیاییت بە من کە یەکێکم لەو کەسانێک کە بەرهەمی خۆماڵی زۆر بەکارەهێنم و ڕێنمایی هاوڵاتیانی شەکەین کە بەرهەمی خۆماڵی بەکاربهێنن بە پێی وتەکانی دکتۆر هیچ مەترسێک لەسەر ئەو دەفرانە نییە کە خواردنەکانی تێ ئەکرێت لە هەرێمی کوردستان ئەگەر کارگەکانی لە هەرێمی کوردستانە و لێرە دروستەکرێت و ئەو خۆراکانی کە ئێوە نوۆشی گیانتانیەکەن بەو هیواییکە سەلامەت و تەندروست بن. سپاسی تۆشەکەین. زۆر سپاس بەێوەش.